ئێمە جارێ وەختەکەم ماوە پێویستمان بەوەیە کە لەو تاوتوێکردنی کە کراوە بگەینە بە ئەنجامێک بە نەتیجەیەک بگەین اینجا قسەی خۆمان لەوابێ و ئێمە پرۆژەی خۆشمانمان هەیە لە قیادەی خۆمان سەرکردایەتی خۆمان وەکو یەکگرتووی ئیسلامی کوردستان ئەم باسەمان تاوتوێ کردووە و قسەی خۆمانمان تیا هەیە بەڵام ئەم قسە جارێک قسەی ڕاگەیاندن نییە قسەی ناوخۆی خۆمانە هەتا ئەگەینە نەتیجەیەک لە تەفاهمێک لەگەڵ هەموو لایەنەکانە چونکە ئەگەر قسەی ڕاگەیاندن نییە بۆ میدیاکانی پارتی دیموکراتی کوردستان هەواڵ و لێدوانی جیاواز لەبارەی ڕای ناو یەکگرتووی ئیسلامی کوردستانەوە بڵاو دەکەنەوە. ئەوان ئازادن ئێمە خۆمان تعبیر لە ڕای خۆمانەکەین هەر کەس شتێک بڵاو کاتۆ بەناوی ئێمەوە دوایی ئەوە خۆی تعبیر لەی خۆیەکە شتێکیش بێ ئێمە ڕاگەاندن هەبوو شتی بەناوی کەسی ئێمە بڵاو کردوتە داوامان لەسەر قەید کردووە لە مەحکەما کە ئەوە شتی بەناوی ئێمە بڵاو کردوتەوە ئەسڵ و ئەساسێکی نییە لە ئینەکانە لەبەرەوە ئەوە تعبیر لە ڕای خۆیانەکە یاخود تەلفیقاتێکە ئیکەن ڕاگەیاندنەکانی خۆیانی پێ عیبدارە بێ پێ شکستێنێت لەوەی کە خوانە کردە بڵم درۆیەک هەڵەبەسن بناوینەوە بەڵام ڕاگەیاندنەکان ئێستا داوای لێبردنەکەم کە کۆمەڵک لە ڕاگەیاندنەکان کەناڵەکان ئەکرێ بڵێم بە بارێکا دەوری ئیجابی و گەورەیان هەبووە لەینا بەڵام هەندێک جار لێرە و لەوێ لەبەر لە بینی لایەنە سیاسیەکانە ئەبێتە مزایداتی سیاسی ئەبێتە مزایداتی بڵێن پێفرۆشتن بە قسەکردن بەرامبەر بە هەڵوێستەکان لە ڕووی ئەزمەکان کە ڕووی کردوێتە هەرێمی کوردستان واکە کێشەکە بەرەو ئاڵۆزی بڕا لەبەرەوە ئەگەر داخراوە بێ هەتا ئاگاتە نەتیجەیەک پێم وایە باشترە و بە نەتیجەی باشتری ژەگا و خزمەت زیاتریشەکە. بەڵێ کاک ماجد کاتێک کە داواکاری ئێوە سەرنجی ئێوە ڕوونا کە لەگەڵ ئەوەن ماوەی ویلایەتی سەرۆکی رێم درێژ بکرێتەوە کەواتە کە بەشدار بن لە کۆبوونەوەکان بۆ چیتان پێ دەکرێت؟ بەڵێ مەرج نییە کە ئێمە ئێستا ڕایمان ئەو هەیە بەڵام ئەگەر پرسیش بە ئێمە بکرێت لە کۆبوونەوەکان ئامادە بین لەوانەیە ڕایەکتر هەبێت مەسەلەن ئێمەش قبولمان بێت لەوانەیە 100% ئێمە بڕیاری خۆمان نەداوەزار ئێمە پێمان باشە وەکو وتم ئەم بارە بارێکی هەستیارە پرسێکی نیشتیمانیە ئەبێ بە عەقڵانە بە مەنتەقی تەعاملی لەگەڵ بکرێت بەڵام ئەگەر ڕێگە چارەیەکتر هەبێت پێمان باش بێت لەوانەیە ئێمەش لەگەڵ ئەو ڕایە بین. بەڵێ کەواتە هیچ ئەگەرێک نییە بۆی کە ئێوە ڕای خۆتان بگۆڕن ئێوە سوورن لەسەرم ڕای خۆتان؟ نانا من وەکوتم ئێمە سوورنی لەسەر ڕای خۆمان بەڵام ئێستا لەو حاڵەتەدا کە ئەبینین ئەو 5 حیزبە هیچ تەنازولات بۆ یەکتر